هەر جێگایەکەن ڕێز و سڵاو و خۆشەویستی ئێمەتان ئاراستە بینەرانی بەرنامەی پەیامی تۆ و کەناڵی ئاسمانی پەیام لەگەڵ کامێرەمانی یاوکارم هەرێ محەممەد پەیامێکی دیکەی هاوڵاتیان لە نێو بازاڕی سەرچناری شاری سلێمانیەوە بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدەوەی پەیامەکان بەدڵی ئێوەی خۆشەویست بێت بەڕێز ئەمڕۆ لەگەڵ هاوڵاتیانە لە نێو بازاڕی سەرچناردا گفتوگۆ دەکەین دەربارەی بابەتێکی کۆمەڵایەتی ئەویش تووڕەبوونە. لە هاوڵاتیان دەپرسین تا چەند کەسێکی تووڕەیت، تا چەند لە کاتی تووڕەبووندا بڕیار ئەدەیت، چی وا لە مرۆڤەکە تووڕە بێت، ئەو مرۆڤانەی کە تووڕەن لەگەڵ چواردەورە هەڵسوکۆت و ڕەفتاریان چۆنە و چواردەور چۆن هەڵی دەسەنگێن و چۆن ڕەفتاری لەگەڵدا دەکەن، چۆن خۆمان لە تووڕەیی بپارێزین. لەگەڵ هاوڵاتیانە پرسە تاودێ دەکەین. بینەرمان بن بۆ گواستنەوەی پەیامەکان فەرموون. تا چەند لە کاتی تووڕەبووندا بڕیار ئەدەیت؟ لە کەم تەحەمولی ئاجاری وایە قسەیەکی غەڵەت تووشی کارە ساتێک دەکەن. ئارامی لە ئیمانەوە هاتووە. کەسێکە خۆی بە دوور بگرێت، خۆی لە تووڕەبوون بە دوور بگرێت، تەبعاً تووشی خێرە بێت، تووشی کارێکی باشە. تووڕە بیلانێت تووشی هەزار کێشە مەشاکلێ بەسەرەوە دەخێشە، دوای پەشمانیش دادنادا. زۆر کەس هەیە لە ماڵەوە هەڵبە تووشی شتێ بووە، دێتە دەرەوە بۆ نمونە من کەمە سەرپە مەسەری یا لەگەڵ یا بڵێم لەوانەیە احتیمالیە شتێکی ناخۆش ڕووبا لە بینی من و ئەوە. ئەو کەسانی کە لە تووڕەبوونا قەرارەیەن تەسەوەر دەکەم تووشی خراپە ببن. چی وات لێ دەکات کە تووڕە بیت؟ وڵی بڵین ناحەقی بەراوەگرێ؟ بەڵێ. کە تووڕە ئەبی چۆن ڕەفتارەکەی؟ وڵی تر بڵێن هیچ ناغێنمەوە، هەر زۆرینم. دۆ شاوەکە تێگەڵاوەکەی؟ وەڵا. باشە. ئەو مرۆڤانەی کە تووڕان بە بڕایتەوە خەڵک چۆن سەیریانەکە، چۆن هەڵسوکۆتیان لەگەڵاکە؟ وڵی تر ئەو بەرامبەرەکە دەیزانی، وایە بڵین باشە لەگەڵ تەی وایە خراپ عەمەلە لەگەڵاکە. هەوڵ نەداوە بەسە تووڕەبوون نازاڵبی؟ بەخوا نەوەڵا زۆر حەزەکەم، بەس بەدەست خۆم نییە. کە تووڕەش بوو لێبوردنە نامێنێ وایە؟ ناوەڵا. تۆ تا چەند کەسێکی تووڕەی؟ وەڵی بە زەحمەت تووڕام، ئەی زۆر هادیە. بەس دەوتری ئەو کەسانەی کە زۆر درەنگ تووڕە دەبن بەڵام کە تووڕەش بوون زۆر مشکیلن، ڕاستە؟ تەئکید وایە. هەرەوەڵا چمەڵێ هەمی کۆوە کاتەوە لە پڕ ئیتر ئەی ڕێژێ بە کەسە. بەتەئکید بەتەئکید، یعنی زۆر تەحەموول دەکەی تا ئاخر لەحزە، بەڵامی تەکە تووڕەش بووی تۆزە لەواسێ زیاتر بێ لە کەسانی تر. چی وات لێ ئەکات تووڕە بی؟ وڵی تر بە پێی بار و زروفەکە کاتێ مووقیفە شتی وایە جاری وایە بەسەرتایەت شتی ناحەقیە بینیت خێزانداری؟ بەڵێ. باشە. زۆر جار دەوتری ئەو کەسانەی کە با بڵێن گەورەی ماڵن کە جەنابی سەر خێزانداریت کە ئێوە ڕێیەکی خۆی فەڕستکا بە گوێ ناکرێت ئەمە تووڕێیەکات. تا چەندەمە ڕاستە، تا چەند تۆ وای؟ تەسیرە بەنیسبە بڵێ، یعنی لە ساسە نییە، چکە هەموو شتێک جاری وایە بۆ ناچێتە سەر، ئەبێن نسبەیەکی تیا بێڵی بەشێەوە، بەڵام عادەتەنەوە شێ. جەنابە تا چەند کەسێکی تووڕەی؟ وەڵای بڵم کەم، ئەخوا جاران زۆر تووڕم ئێستا باش. جاران بۆ تووڕە ئابوویت، چۆن بوو باش بوویت؟ وەڵاهی بڵم چی جاران ئێستا باشتر بوو. باش بڕای تۆ تووڕەبوون پەیوەندی بە چی و هەیە؟ وەڵاهی تووڕەبوون پەیوەندی ئەزانی بەچی وایە، تووڕەبوون پەیوەندی زەلامێ ناحاڵی بێ بەرامبەری لێو تێنەگا، لێو تێنەگا، تووڕەبوون پەیوەندی بۆ هەیە. باشە. ئەو کەسانەی کە تووڕە ئەبن لای خەڵک خۆشەویستن یان کەسێکن خەڵکوان لێ بە دوورەگرێ؟ نەوەڵا خۆشەویست نین، ئیسا من جاران زۆر تووڕم، ئیسا تووڕەنیم سا خەڵگەڵێک کە عەلی باشە. ئەی تا چەند زۆر جار دەوتری ئەو کەسانەی کە خاوەن عایلەن کە گەورەی ماڵن بەهۆی ئەوەی کە ڕێی خۆیان فەرز ئەکەن و ماڵ و ماڵش بەگوێ ناکەن، زۆر جار هۆکاری تووڕەبوونەکە ئەمەیە. تا چەند ڕاستە؟ ئەوە ماڵ و مناڵ بە قسەی ناگا لێی تووڕابی تێگەی تووڕە ئەبی ئەگەر لە قسەوە دەرچێ تێگەی. ئێستا ئێمە لە قسەی دایک و باوکمان دەرچین، هەچە من دایک و باوکم نەماوە، لە قسەی ئەوان دەرچووم لێم تووڕە ئابوون دوایی با لە قسەیان دەرنەچم. تووڕەبوون بە بڕای تۆ چ کاریگەرێکی لەسەر ژیانی مرۆڤ هەیە؟ وەڵاهی تووڕەبوون زۆر ناخۆشە. تا چەند پێ دوای تووشی نەخۆشە دەرونیەکانیەکە؟ ئارە وەڵا زۆر شتێکی باش نییە. وەڵا شتێکی باش نییە.
تووڕەبوون شتێکی باش نییە. چۆن خۆمان لە تووڕەبوون پارێزین؟ والله خۆ تووڕەبوون ئەبێ محاولە بکەین خۆمان لێی پارێزین. سەبرمان هەبێت. ئەرە وڵا بێ سەبر و تەحملمان هەبێ. تا چەند لە کاتی تووڕەبووندا بڕیار ئەدەیت؟ لە کەم تەحملی ئازاری وایە قسەیەکی غەڵەت تووشی کارە ساتێک دەکەن. ئارامی لە ئیمانەوە هاتووە کەسێکە خۆی بە دوور بگرێت خۆی لە تووڕەبوون بە دوور بگرێت طبعاً تووشی خێرە بێت تووشی کارێکی باشە بێت. تووڕە بیلانێت تووشی هەزار کێشە مەشاکلێ بەسەر و دەخێشە دوای پەشمانیش داد نادا. زۆر کەس هەیە لە ماڵەوە هەڵبە تووشی شتێ بووە دێتە دەرەوە بۆ نمونە من کەمە سەرپە مەسەری یا لەگەڵ یا بڵێم لەوانەیە احتیمالیە شتێکی ناخۆش ڕووبا لە بینی من و ئەوە. ئەو کەسانی کە لە تووڕەبوونا قەرارەیەن قسەوەرەکەم تووشی خراپە ببن. تا چەند کەسێکی تووڕیت؟ واللهی تووڕەبوونم زۆر کەمە بەس یعنی ئەو ئینسانانەی کە تووڕەبوونیان کەمە یعنی بێتە ئەو حاڵەتەی کە زیاد لە حەد بێزاریکەن تووڕەبوونەکەی خراپە. دەوترێت ئەو کەسانەی کە درەنگ تووڕە دەبن بەڵام کە تووڕەبوون زۆر خراپ تووڕە دەبن ڕاستە؟ وای من وام ینی زۆر کەم تووڕابم بەس ینی ناحەقەیەکم بەرامبەر کرێە ئەو کاتانەی کە ئەڵێ تر کە جامپڕ بوو لێ ڕژێ تووڕەبوونەکەم زۆر خراپە. بەگشتی ئەو کەسانەی کە تووڕەن خەڵک چۆن باسییان دەکات چۆن هەڵسکۆتی لەگەڵا دەکرێت تا چەند پێ دوایە خەڵک خۆیان لێ بە دوورەگرێ. لای خۆشەویست نین ینی لە ناو خەڵکە خەڵک ینی محاوەلاگات دوورکەوێتەوە لێیان بۆی تووشی شتێک نەبێ بەڵێ بەتەکیید. تا چەند کەسانەی کە تووڕەن زۆرجار تووشی کارە ساتە بن تووشی ڕووداوی دڵتازیانە بن. زۆر ینی لە کەم تەحملی ئازاری وایە قسەیەکی غەڵەت تووشی کارە ساتێک دەکەن. ینی هەیە بەرامبەرەکەشی وەکو ئەو وایە کە غەڵەت بوو لە ئەنجامی بەرێکەوتنی هەردووشیان لەواسە کارە ساتێک شتێکی. مرۆڤ چۆن خۆی لە تووڕەی بپارێزێ؟ وەڵا ئەنجا لەم زروفە زۆر زەحمەتە یعنی هەچی شتێکە بینی تۆ ناحەقی زۆرە بینی شتی زۆرە بینی بە عام خەڵکەکە عەسابی گەرمە یعنی تووڕێ لە شتی بەسیتە تووشی شتە بێت. تووڕابی چی لێ دێ؟ وڵاتی سولێتە خۆ دەزانانی کە زان تووڕە و دۆشاو تێگەڵەکەی؟ ناوەڵام بۆ دەرەجێش نادۆ دۆشاوت تو خۆ دەزانانی کە زەلام تووڕە بوو چی لە دەست بێکە. ئەو کەسانەی کە تووڕەن بە بڕای تۆ لای خەڵک خۆشەویستن یان خەڵک خوانی لێ بە دوورەگرن؟ وڵا هیچ خوان لێ بە دوورەکەن خۆشەویست نین ناوەڵات بەچی خۆشەویست کە تۆ دڵی دانێ دوانە عادەسیتە بەچی خۆشەویستەبی. بەس تۆ وەزدانی لە ئیسلامدا هاتووە ئەو کەسانەی کە لەبەر خاتری خوا تووڕەبوونەکانی خۆیان بخۆنەوە دەری نەبڕنەزانی عیبارەتە؟ خدارەوە دەقێت خۆ سەلامی شێرەوە دەقێت تووڕە ئابێ بە دوایەوە هیچی لە دڵان نامێن هەرەوە دەقەیە دەمارەتی کە شەکلی کرد دەسەڵات نیت جاروایەت لێسەر و دەقەی ئاش شێڕێتەوە. تا چەند پێ دوایە ئەو کەسانەی کە تووڕەن زۆرتە تووشی ڕووداوی دڵتەزیان و کارە ساتە بن؟ وەڵا زۆر بەتاکید وەرە شخصی خۆیان چێ ملیانە وە تووڕە بیلانێت تووشی هەزار کێشە مەشاکلێ بەسەر و دەخێشە دوای پەشمانیش داد نادا. چۆن خۆن پارێزین لێی؟ وڵایە تر ئەبێ لەسەر تێنێت ئەبێت دڵی خەڵک ڕاگری ئەبێت دڵی گەورە بێ دڵی فراوان بێ نابێ عەزەتی کەس بێ هەر ئەوەیەتی خۆی بش. تا چەند لە کاتی تووڕەبوونا بڕیارە دەی؟ واللهی لە کاتی تووڕەبوونە جاری وایە بڕیارە دەم بەس دوای کە هادئ بوومەوە ینی هەڵێ سەنگێنم کە غەڵەت بووم چکە ینی پەشیمانە بمەوە لە تووڕەبوونەکەم لە بڕیارەکەم چکە لە کاتی تووڕەبوونە هەر بڕیارێبەی غەڵەتە یعنی ئینسان لە بڕیارانە ئەبێ کاتێک بڵێ شوێنێکی هادە کاتێکی هادە هەڵبژێرێ بۆ بڕیاردان ینی بڕیاردان لە کاتی تووڕەبوونە غەڵەتە یعنی سەرکەوتوو نابێت. ئەزانی لە ئیسلامە هاتووە ئەگەر کەسێک لەبەر خاتری خوا ڕق و تووڕەبوونەکانی خۆی کە بکاتەوە دەری نەبڕێت بە بەرامبەرەکەی بە عیبارە بۆ حسابە؟ بەتاشیدا لە کاتی ئەوە زۆر خێرە تۆ کەزانی و بەرامبەرەکەت لەسەر شتێ مەسەلەن بڵێ نەحەقەیەکی بەرامبەرەکە یا شتێکەکە کە تۆ پێو ناخۆشە لەو کاتەیە تۆ ڕق و تووڕەبوونی خۆت بخۆیتەوە بە عیبادەت بۆتە نووسرێ و لە هەمان کاتیشا کە ئەو دوای ئەوە لە کاتی تووڕەبوونەکە ئەو تۆ تووڕە بکە یعنی ئەویش تووڕە بۆ تۆ تووڕە بکە خۆی پەشیمان ئەبێتەوە و دوای ئەوە ئەو بیرەکاتەوە کە ئەو غەڵەتە و تۆ زۆر سپاس تۆکە کە تۆ ژووک و ئەو تووڕە نەبووی. تا چەند کەسێکی تووڕیت؟ تووڕە نیم. تووڕە نەبووی؟
کەم لە کاتی تووڕەبووندا بڕیارە داوە خراپە بیە بڕیارم ناوە لە کاتی تووڕەبوون دەوترێ ئەو بڕیارانەی کە لە کاتی تووڕەبووندا ئەیدەیت دواتر پەشیمانی لە دوایە چون لەسا عەسابە بەتاکید وایە بەتاکید ئەو مرۆڤانەی کە تووڕەن خەڵک چۆن باسییان دەکات لای خەڵک خۆشەویستن لای خەڵک چۆڵی بێزراون ئەزانێتی عیلاقی بە خۆشەویستی و خۆش ئەوە نییە بڵێ ئەو ڕقی لێدی و تووڕێەوە بەس عنیتر ئینسانەکە خۆی کەوتووە هەیە کە تووڕەشە یعنی لەناو خەڵکە جۆرە شخصیەتێکی هەیە خەڵک یعنی حسابی تووڕەکەی کاتە ئەولاترەوە و حسابی چاکێکی کاتە بەردەمی خۆی چەند پێ دوای مرۆڤانەی کە تووڕەن زۆر جار تووشی بەهۆی تووڕەبوونەکان تووشی کارەساتی دڵتەزێ دەبن تووشی ناڕەحەتی دەبن تووشی گرفتی گەورە دەبن تامان لە 175 بۆ لاڵاتێ سەرەوتریش ئەو کەسانەی کە لە تووڕەبوونا قەرارەیەن تەسەوەرەکەم تووشی خراپە ببن تووشی مەسەڵەن لە تووڕەبوونەکەیەوە قەرارێکی غەڵەت بات و تووشی شتێ بێت زانی لە ئیسلامە هاتووە ئەگەر کەسێک لەبەر خاتری خوا ڕق و تووڕەبوونێکی خۆی بخواتەوە دەری نەبڕێ بە بەرامبەرەکەی بەعیبارە بۆیە نووسێ بەتاکید من ینی خۆشم ئەو شتەم بیستووە و واشە ئەگەر لە ئیسلامیشان نەهات بێ شتە هەر خۆی وایە هەر خۆی کە تۆ کەسێک کە سەبری هەبوو بەجددی بۆ ئەمڕۆ خاتتە بۆ ئەم هەموو قەیران و مەشاکیلە شتێکی زۆر باش تا چەند لە کاتی تووڕەبووندا بڕیار ئەدەیت لە کەم تەحەمولی ئازاری وایە قسەیەکی غەڵەت تووشی کارەساتێک دەکەن ئارامی لە ئیمانەوە هاتووە کەسێکە خۆی بە دوور بگرێت خۆی لە تووڕەبوون بە دوور بگرێت تەبعاً تووشی خێرە بێت تووشی کارێکی باشە تووڕە بیلانێت تووشی هەزار کێشە مەشاکیلێ بەسەر و دەخێشە دوای پەشمانیش داد نادا زۆر کەس هەیە لە ماڵەوە هەڵبە تووشی شتێ بووە دێتە دەرەوە بۆ نمونە من کەمە سەرپە مەسەری یا لەگەڵ یا بڵێم لەوانەیە احتیمالیە شتێکی ناخۆش ڕووبا لە بینی من و ئەوە ئەو کەسانی کە لە تووڕەبوونا قەرارەیەن قسەوەرەکەم تووشی خراپە ببن ئەو کەسانەی کە تووڕەن لای خەڵک خۆشەویستن یا خەڵک خوانی لێ بە دوورەگرن وڵا خەڵک خوانی لێ بە دوورەگرێت تاوان تووڕەبوون هەر نییە ینی بەزی تر ئەڵێ چی ئەمڕۆ لە کوردستانە ئەوە ینی ناحەقی و نەعەدالەتی هەیە زیاتر خەڵک بەس باششە ینی لەخوا بەزیابێ خەڵک ئێستا زیاتر تێگەیشتووە زیاتر مسلمان هەر ئەوانەی کە مسلمان و نوێشکەرن زیاتر ینی ئیسلام وا لێکا کاڵێ نابێت تووڕەبی باسی ئیسلامەکە لە ئیسلامیش داهاتوو هەر کەسێک ئەگەر ڕق و تووڕەبوونەیەک لەبەر خاتری خوا بخواتەوە بۆ من جەنابێت زۆڵمێک لە جەناب دەکەم تۆ لەبەر خاتری خوا دان بەخۆ تا بگری ئەزانی بە عیبادەتێکی زۆر گەورە بۆتە نووسێ بەڵێ وابزانم کابراایەکە چێ بۆ لای پێغمەری خوا صلی الله علیه و سلم ڕۆحم بە قوربانی بێ ئەڵێ نەسیحەتێکم کە بچمە بەهەشت ئەوش 3000 پێ ئەڵێ تووڕەمە بە یعنی جا بزانە گەورەیەکەی هەتا خوا گەورە حەسکا زۆرە تۆ تا چەند لە کاتی تووڕەبووندا بڕیارە دەی وڵایی بڕوا ناکەم هیچ جارێ بڕیارم مابێ من خۆم میشێکم لەوانەی زوو تووڕابم بەس لەخوا بەزیابێ زووش ینی ینی ئێمەوە سەرخۆم بە بڕای تۆ چیوا لە مرۆڤەکە تووڕەبی یان بۆ نمونە تۆ چیوا لێکا تووڕەبی معیشەتی ژیان وەڵا ئیمکانێت کە معیشەت نەبە ئیمکانێت نەبە ئەم کە عەسابەشی کاتی خۆی باو بە پیرانمان زۆر هەژارێش بوون و تۆ سوپاس بۆخوا تەکسیەکت پێیە لەوانەیە ئەو ئەسپێکیشی نەبوو بێ بە نەمونە تۆ ڕەش نەبووە لەسەر بژێوی ژیان بژێوی ژیان ئەو نە گرنگە تا مرۆڤ لەسەری تووڕەبێ وای لە دەست چیکە دەسەڵات هەیە هیچ دەسەڵات هێنێت جاوا زروفەوە لێقە نە معیشەتێ نە ژیانێکێ نە یەک ئاوهەوای خۆشەیە بڵێ نە شوێنێکە نە مەعاش نە مەژەوێکی ژیانی هیچ شتێ نییە هێتەوە لێکات ئیمکانێت ماڵما بەچی بەخێوەکەی من ینی بەس بە ناحەقی تووڕابم ئەژینە حەقی چۆن مەسەلە بۆ بە کەسێ زۆڵم لێ بکە بەڵێ ئێستا ئێمە بۆ نمونە تەکسیمان پێ لێرە ینی یەکێک بێ سەرەکە بخوایان بۆ نمونە باسیەکەم یا ئەوەتە بڵێن شتێکی ناخۆشە بینی تر مەجبوریت ناچاری لە وڵاتەیە خۆ دەزانی هەتا بناقاقامان ناخۆشی و نەهامەتیە ئەو کاتانەی کە تووڕەبی هەست بە چی ئەەکەی تا چەند پێ وایە عەساب بە زۆر فشاری لەسرە زۆر بێتاقەت و ناڕەحەتە بیت خۆی ینی زروفی ژیان ئەمڕۆ ینی معیشت قورسە ئەوە سەرباری ئەوەش ینی ئەگەر شتێکەش بێت ینی خۆ لەسەر عەسابەژیت ینی ئەگەر بە شتێکی بەسیت لەوانەیە ئێستا خەڵک زۆر تووڕابێت
تا چەند ئەو کەسانەی کە تووڕان لەناو خەڵکا خۆشەویستن یاخود کەسێکن خەڵک خۆیان لێ بە دوورەگرێت وڵی ئەو کەسێک کە زۆر تووڕە بێ لە ناو خەڵکە بەتەکیید خۆشەویست نییە بەس هەشە تووڕەیە یعنی تووڕەبوون جاری وایە لەسەر حەقا بەس یعنی ئەگەر تووڕەبوون لەسەر حەق بێ تا حەدێ ینی باشترە وەک لەسەر ئەوەی کە تۆ لەسەر نەحەقی شوڕەبی یعنی ئەو کەسانەی کە تووڕە ئەبن بەس جاری وایە ئەو کەسانی کە زۆر تووڕەشن دڵێکی پاشیانەیە دڵێکی باشیان هەیە یعنی خەڵک ئەزانێت کە تووڕەبوونەکەی بەردەوام نییە یعنی مەسەن بڵێ دوای ئەوە خراپەی بە دوایە نایە و زەرەر لە کەس نایە و دوای ئەوە تووڕەبوون حەدی خۆی هەیە یعنی ئەو کەسێک کە لە زۆر تووڕە ئەبێ ئەو کەسە پێشتر ینی بڵێ خەڵک باگراوندێکی لەسەر وەرگرتووە تا چەند ئینسانێکی باشە شخصیاتی چۆنە یعنی شەرنی ئەو کەسێک کە زۆر تووڕە بوو ئینسانێکی خراپ بێ و شەرتیش نی ئەوەی کە هەر تووڕە نەبێ ئینسانێکی باش بێ وڵی هەموو ئینسانێکە تووڕەبوونی تێ بەڵام باشە من خراپنی کەم تا زۆرە زۆر تووڕە بێ کەم تووڕە تۆ کامیانی وەڵام من کەم تووڕابم قەت لە کاتی تووڕەبوونا بڕیارە داوە نەخێت تا چەند پێ دوای و کەسانێک کە لە کاتی تووڕەبوونا بڕیارەدان بڕیارەکانە بڕارێکی هەڵێ و دواتر پەشیمانی لە دوایە لە سەتانەوەی هەڵەیە دوای پەشیمانە بنەوە چی تۆ تووڕاکە ناحەقی بەڵێ زۆربەی هاوڵاتیان کە لیانە بەرسمەڵی ناحەقی یاخود زوڵم ئایا مەرجە بۆ نمونە ئەوەی کە تۆڵی ناحەقی ئەوە کە لێو کراوە ناحەقی بێ بەڵێ ئەگەر ناحەقی نەبێ تووڕە نابی ینی تا چەند پێ دوایە ئەو کەسانەی کە تووڕان خەڵک خۆشی ئەوێن یاخۆت خەڵک خوانی لێ بە دوورەگرن کەسەکان کەوتونی وایە حەزەکە حەزی بە کەسەکە تووڕە بێ دوای پێڵێتەوە تعلیقێکی لێیە شتێک لەو بابەتە هیواشەیە پێی ناخۆش ئەڵێ بۆ تووڕەیەکە نوازی دەبێن هەدەوەنێ تا چەند پێ دوایە و کەسانەی کە تووڕان زیاتر ڕوبەڕووی کارەساتی دڵتەزێنە بنەوە لەو کەسانەی کە تووڕانی ئەی تابان ئەڵێ شەیتان پەلێگر ملی خۆشکە ئەوە شتێکە لەو بابەت تۆزانی لە ئیسلامیشدا هاتووە هەر کەسێک لەبەر خاتری خوا تووڕەبوونێکی خۆی بخواتەوە دەری نەبڕێ بە بەرامبەرەکەی با عیبادە بۆ حسابە بەڵێ وایە سەبرگرتن زۆر مهمە ئەی تاڵ ئیمان سەبر لە ئیسلامدا هاتووە ئەو کەسانەی کە لەبەر خاتری خوای گەورە ڕق و تووڕەبوونی خۆیان دەخۆنەوە و دەری ناپڕن ئەوە بە عیبادەتێکی ئێجگار گەورە بۆی دەنووسرێت بۆیە زۆر گرنگە هەمیشە خۆمان لەبیر بێت لە کاتی تووڕەبووندا بڕیار نەدەین هەوڵ بدەین تووڕەبوونەکەمان دار نەبڕێن کەسمان نییە تووڕە نەبین تەنانەت خودی خۆشم کە ئێستا قسە بۆیەوە دەکەم کەسێکم زۆر جار تووڕە بووم بەڵام وەکو زۆربەی هاوڵاتیان باسیا کرد منیش وەکو ئەو هاوڵاتیانە ناحەقی تووڕێ کرد مەگین لە خۆ ڕاتووڕە نەبووم بۆیە زۆر جارە ئەو کەسانی کە تووڕە دەبن دەڵێن ئێمە لەسەر حەقین بۆیە تووڕە دەبین زوڵمێکمان لێ کراوە بەڵام گرنگیشە مرۆڤ هەموو کاتێک خۆی بە حەق نەزانێت هەموو کاتێک وا هەز نەکا کە ئەم کەسە زوڵمی لێ کراوە چکم زۆر جار ئەگە مرۆڤ بە عەدالەت بیکاتەوە خودی خۆشم لەوانەیە ئێمە لەسەر ناحەقین و بەرامبەر لەسەر حەق بێت بۆیە گرنگە مرۆڤ ئاگای لە تووڕەبوونەکان بێت بە تایبەتی پەیوەندی نێوان ژن و مێرد چونکم زۆر جار کە ژن و مێردەکان لە یەکتر جیا دەبنەوە منداڵ سەرگەردانە بێت ماڵ وێران دەبێت و خێزان هەڵدەوەشێت هۆکارەکەی ئەوەیە کە یەکێکیان ژنەکە یاخود پیاوەکە تووڕە بووە و بەرامبەرەکەشی زیاتر هۆکارەوە بۆ تووڕەبوونی کەسەکە بۆیە زۆر گرنگە خێزانەکان بە تایبەتی ئاگای لەم حاڵەتە بێت تووڕە نەبن خۆ ئەگەر دانەیەکیشان تووڕە بوو ئەوی دیکەیان هەوڵبات هێوری کاتەوە نەک هەوڵبات زیاتر تووڕەی بکات و قەراری غەڵەت بات زۆر جار پیاوەکان کە تەلاق بەدەمیانە دێت و سێ بە سێ و شەش بە شەشی پیادێکێشن دڵنیا بە ئەنجامی تووڕەبوونە زۆر جا بۆ نمونە کە ئافرەتێکی بەڕێز کۆتایی بە ژیانی خۆی دێنێ بە هەر هۆکارێ بێت ئەنجامەکە ئێوەیە تووڕەبوونە زۆر جا کەسێک کارەسایی لە زەقەومێت چقۆی لە کەسێکەدا یاخۆ فیشەکە بە کەسێک دێنێت هەیە ئەنجامی تووڕەبوونە هیچ کەسێکمان نەبینەوە لە کاتی خۆشی و هێمنی و هادی و لەسەر خۆیدا بڕیارێکی هەڵە بدات یاخود بە نمونە کارەسارێکی لەدەست قەوما بێت بچینە زیندانەکان پرسیار بکەنەوە کەسانێکی کارەسان لەدەست قەوماوە بە دڵنیاییەوە زۆربیان هۆکارەکەیەوە بوون کە تووڕە بوون زۆر جا بیستومانە دەڵێت
بۆچی کەسێک لەو کاتێ دەستی منی نەگەر کە من تووڕە بووم با ئەو فیشەکەم نەتەقانایە با منەوە چقۆم نەوەشاندایەت با فڵان کەسم نەکوشتایە با خێزانەکە خۆم نەکوشتایە با فڵانە کارەتان لەدەست نەقومە بۆ کەسێک لەویان نەبوو دەستی من بگرێت هاوارەکە پەشیمانی دەرەبڕە بەڵام پەشیمانی سوودی نییە بۆیە زۆر گرنگە ئاگەمان لەوە بێت تووڕە نەبین ئەگە تووڕەش بووین لە وەسەتێکا بیهەڵینەوە کار نەگاتە ئەوەی کە وەکو کوردەواری دەڵێ شەڕ کرد ئاشتی و لەبیر بێت بەشی ئاشتیانە هەڵینەوە ئێمە هیوادارین کەسمان تووڕە نەبین کە تووڕەش بووین زوو بێنەوە سەر خۆمان و سنوورەکان نەبەزێنین و وانەکەین کە بەرامبەرەکانیشمان تووڕە بێت و یاخود زیاتر تووڕەمان کات زیاتر بەردەوام ببین لەسەر تووڕەبوون با بزانین هاوڵاتیان چیمان پێ دەڵێن فەرموون تا چەند لە کاتی تووڕەبووندا بڕیار ئەدەیت لە کەم تەحملی جاری وایە قسەیەکی غەڵەت تووشی کارە ساتێک دەکەن ئارامی لە ئیمانەوە هاتووە کەسێکە خۆی بە دوور بگرێت خۆی لە تووڕەبوون بە دوور بگرێت طبعاً تووشی خێرە بێت تووشی کارێکی باشە تووڕە بیلانێت تووشی هەزار کێشە مەشاکیلێ بەسەرەوە دەخێشە دوای پەشمانیش دادنادا زۆر کەس هەیە لە ماڵەوە هەڵبە تووشی شتێ بووە دێتە دەرەوە بۆ نمونە من کەمە سەرپە مەسەری یا لەگەڵ یا بڵێم لەوانەیە احتیمالیە شتێکی ناخۆش ڕووبا لە بینی من و ئەوە ئەو کەسانی کە لە تووڕەبوونا قەرارەیەن تەسەوەر دەکەم تووشی خراپە ببن من تووڕە ئەبم بەڵام دەقەیە دوو دەقە دو ئەو یەکسەر پەشیمانە بۆ هیچم لە دڵا نامێنێ دەوترێ و کەسانەی کە کەسانێکمان هەن زۆر درەنگ تووڕە ئەبن زۆر سەبر و ئارامیان هەیە بەڵام کە تووڕە ئەبن ئیتر دەری کابراوەتی دۆ شاو تێکەڵەکەن تا چەنەمە ڕاستە وەڵایی ئەو نەوە کەسانە کە ئاوان درەنگ تووڕابن حتمما دوای پەشیمان نابنەوە ئەوانی کە زۆر درەنگ تووڕابن و سەبر و تەحەمل بڕیارەکانیان دروستە بێ بڕیارەکانیان دروست دەبێ بەڵێ پەشیمان نابنەوە لەو تووڕە بوونە ئەو نەوە کەسانی کە بەڕێسان باسیەکەن ئەو کەسانەی کە تووڕەن تا چەند لای خەڵک خۆشەویستن تا چەند خەڵک خوای لێ بە دوورەگرێت وەڵایی خەڵک خۆیانی لێ بە دوورەگرێت لەبەرەوەی ئینسان لە تووڕەبوونا عەسابی گەرمە بێت چی بەدەمیا بێت یعنی ئەیکات خەڵک خۆی لێ دوورەگرێت لە سا نەوەت خەڵک خۆی لە بە دوورەگرێت لەو کەسە عەسابی یانە لە کاتی تووڕەبوونا بڕێرداوە بەڵێ یەکسەر پەشیمان بوومەتەوە چەند پێ وایە بڕیاردان لە کاتی تووڕەبوونا هەڵێت چکم زۆر پیا و زۆر جار لە کاتی تووڕەبوونا بۆ نمونە سوێنی خواردووە کە نەچێتە ماڵی فڵانە کەس دوای پەشیمانە بێتەوە تاچە پێ دوای ئەم بڕێرانە هەڵن لە سا نەوەتی هەڵن هەتا بڵێن ئەو کەسە تا چەندێک بەڕاستێتی یا پەشیمانە چونکە ئینسان کە عەسابی سار بووە حتمما پەشیمانە بێتەوە ئەو کەسانی کە ئێستا لە زیندانە هەیە کەسێکی کوشتووە هەیە بۆ نمونە کارەساتێکی لەدەست قەوماوە تا چەند پێ دوایە ئەو کەسانە لە کاتی تووڕەبوونا بڕیارێکانداوە دوای بڕیارەکە هۆکاری ئەوە بکە بچنە زیندانەوە ئەو کەسانە ئێستا حتمما پەشیمانن کاڵک باژنووی خۆیان نەشکێن چکەوە لە کاتی تووڕەبوونا هەیە قەتلی لەدەست قەوماوە زەلامی کوشتووە ئێستا حتمما زۆر پەشیمانە چۆن خۆمان بە دوور بگرینە تووڕەبوون وەڵا بێ سەبر و تەحەمولیە بێت یعنی زۆر ئەمڕۆ وەزعەکە وایە نابێت تێکەڵی زۆر کەسیش بی لەبەرەوەی ئینسان کە لە ماڵەوە خۆیەتە دەرەوانێ خۆی هەر دەرزی کابراوتیان ئاسایی تووڕەیە چکە کۆمەڵێش دوای لێ کردووە وەزعەکەمان زۆر نالەبار و خراپ تا چەند تۆ کەسێکی تووڕێ لای تا ڕادەیەک هەموو کەسێک تووڕەبوونی تێ هەموو کەسێک عەسابی هەیە و عەسابیش کە تەحەمولی شتێکی نەگە تووڕا بێت هەڵە چیتی تر هەموو کەسێک وایە هەر من نیم هەموو کەسێک بەستر هەیە بە ڕێژەیەکی کەم هەیە بە ڕێژەیەکی زۆرە قەت لە کاتی تووڕەبوونا بڕیارە داوە باڵێ زۆر جا بڕیارما و لە دوای شە پەشیمان ومەتەوانە بەڵامی تر شتەکە تازە بووە ئەو کەسانەی کە تووڕەن لای خەڵک خۆشەویستن یان خەڵک خوای لێ بە دوورەگرن تاان خەڵک خوایان لێ بە دوورەگرن بۆی تووشی کێشە نەم بۆی تووشی مشکلە نەبن وەر منە مخۆم کەسێ بزانم لای بیناسمیان بزانم کەسێکی تووڕەیە زۆر تووڕێی ناکەم یان بە شێوەیەک بڵێم زۆر قسەی لەگەڵا ناکەم بۆی عەسایان کە تووڕە بوو مناقەشەی لەگەڵ ناکەم بۆی عەسابی سار بێتەوە لە دوایە مناقەشاکەینەوە یان تێگەێنم بە مەوزوعەکە چۆنە هەتا بتوانم خۆم بە دوورەگرم زای لە ئیسلامیش داهاتوو ئەگەر کەسێک لەبەر خاتری خوا خۆی بخواتەوە تووڕە نەبێت تووڕەبوونەکەی دەرنەبڕێ بۆ بەرامبەرەکەی بەعیبارە بۆ حسابە باڵێ تەبعاً وایە خۆی هەر لە ئیمانی هاتووە لە دینی هاتووە لە سەبر و منە ئیمان هەر کەسێکە مەسەلەن ئارامی لە ئیمانەوە هاتووە کەسێکە خۆی بە دوور بگرێت خۆی لە تووڕەبوون بە دوور بگرێت تەبعاً تووشی خێرە بێت تووشی کارێکی باشە بێ بەڵام ئەگە کەسێک خۆی نەگرێت دڵنیا بە تووشی کارێکی خراپە بێت تا چەند تووڕەبوون کاریگەری لەسەر عەسابەیە کاریگەری لەسەرەوەیە کە مرۆڤ تووشی نەخۆشی دەرونی بێت تووشی ئەو بێت کە چێژ لە ژیان وەرنەگرێت زۆر بەڕای من زۆر هەو کەسانێک کە عەسابیان ساردە دایم
جەوێکی تایبەتیانێ دایم ژیانێکی خۆشتریانێ ژیانێکی ساعتریانێ ئەو کەسانەی کە تووڕەن دایم هەڵەشەن یعنی کەس تەحملیان ناگا کەس ڕەفیقەتیان ناگا کەس مناقەشەیان لەگەڵ ناگا دایم زۆریش پێ ناکەنەوە کەسانێک کە تووڕە پێکەنینیان نیە سەر خەندەیان نیە یعنی چۆن هەرچۆنە سێرەگەی ڕۆیشی گەشیان نییە دایم ماتن دایم گرژومۆنن تەحملیان نییە تااقەتی قسەکردنیان نیە ئەوەیە بەڕێزە تا چەند کەسێکی تووڕێ وەڵی زۆر کەم تووڕا کەم تووڕابی وەڵا لەو کەسانەنی کە درەنگ تووڕابن بەڵام دوایی کە تووڕە بوون زۆر بە خراپی تووڕابن وەڵی تووڕەبوونی من زۆر کەمە بەڵام کە تووڕەژە بم قەت شتی غەڵەت ناکەم ناوەڵا ئەو کەسانەی کە تووڕەن ژیانە چۆنە گوزارێت عەسابیان چۆنە ڕەفتاریان چۆنە تا چەند کاریگەری لەسەر ژیانیان هەیە بۆی خۆش نەژین ئەزانی چییە خۆی زۆر کەس هەیە لە ماڵەوە هەڵبە تووشی شتێ بووە مشکلەیەکی یان مشکلەی مادی هەیە دێتە دەرەوە بۆ نمونە من کەمە سەرکە مەسەری یا لەگەڵ یا بڵێم لەوانەیە احتیمالیە شتێکی ناخۆش ڕووبا لە بینی من و ئەوە بەڵام زۆر کەسی ئەمڕۆ بەڕاستی ئەمڕۆ خەڵک هەمووی لەسەر حەسابڕی هەمووی لەسەر حەساب تووڕەبوون تا چەند کاریگەری خراپیە لەسەر پەیوەندی ژن و مێردایەتی وەی تووڕەبوون شتێکە بە قەنەعەتی من وەکو خۆم بخۆم تووڕەبوون هیچ کاتێ باش نییە هیچ کاتێ شتێکی باش نییە مێردانەی کە تووڕەن تا چەند پەیوەندیان خراپە وەڵی جا ئەوە بۆ نمونە ئەکێتەوە سەر خۆیان ژنومێت هەیە ژنەکە هەیە عەسابی سادە پیاوەکەی عەسابی گەرمە بە قەنەعەتی من دانگرتن بە خۆیان شتێکی باش ئەگەر هەردووکی عەسابیان گەرم بوو نابێت ناگونجێ شتێکی خراپە ئەو کەسانەی کە تووڕەن تا چەند پێ دوایە زۆر جارە ئەو کەسانە کارەساتان لە ڕێزە قەومەیە تووشی ڕووداوی دڵتازێ دەبن دواتر بە جۆرێکیش لە جۆرەکان پەشیمانە منە بەڵام پەشیمانی دادیان نەدە تازە خۆی ئەزانی چییە ئینسان ئەو کاتێک کە تووڕە ئەبێ بە قەنەعەتی من ئەو کاتە دانگرێ بە خۆیان باشترە بۆ نمونە ئەگە تووڕە بێ و دوایی شتەکە بکە و دان بەغەڵەتی خۆیان بنێمە شتێکی باش نییە بە قەنەعەتی من مەسەلەی کردی کچێ وازان مەڵێ سواربوون عیبێکە و دابەزین دوو عیبە نەکرێ باشترە ئەزان لە ڕووی دینیشەوە هەت کەسێک لەبەر خاتری خوا تووڕەبوونەکەی خۆی بخواتەوە دەری نەبڕێ بە عیبادە بۆ حسابە من بە تاکید من زۆر کات هەبووە برادرم هەبووە تووڕە بووە هەوڵم ماوە بە زمانێکی شیرینی قسەی لەگەڵاکەم هەتا هێورم گوتوتم ئەمە ڕابۆچوونەکانی هاوڵاتیان بوو سەبارەت بە تووڕەبوون و بڕیاردان لە کاتی تووڕەبووندا بەگشتی هاوڵاتیان پیان وایە تووڕەبوون کارێکی خراپە و جگە لە پەشیمان بوونەوە و جگە لە خەم و جگە لە کارەسات تووڕەبوون هیچ سوودێکی بۆ مرۆڤ نییە پێشەوەشمان درودی خوای لەبێت یەکێ بۆ لەو کەسانەی کە زۆر بەکەمی تووڕە بووە بۆیە هەمیشە ئەو مرۆڤانە کە تووڕەنین گرەوی خۆیان دەبنەوە هەمیشە مرۆڤانە سەرکەوتون دەریش کەوتووە ئەو کەسانەی کە تووڕەن خەندە و پێکەنین هەمیشە لەسەر لێوان تۆراوە بە پێچوانەی و کەسانەی کە هێمن و لەسەر خۆن کەسانێکن هەمیشە دەم بە خەندە و پێکەنینن بۆیە گرنگە مرۆڤ هەمیشە کەسێ بێت هەمیشە وا ڕەفتار بکات کە لە تووڕەبوون خۆی بەدوو بگرێت ئەمە پەیامەکانی هاوڵاتیان بوو تا پەیامێکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت